ژن چییە؟ ژنەوەیە کە شاراوەتەوە پێویستە دەرکەوێ تا بزانین چییە. ژن کەی گەڕایەوە بۆ ڕۆحی خۆی لە خۆی ڕامە وام ڕۆح ئەهات لە ناو ژنێتی ئەوە دەرکەوت و خۆی ئاشکرا کرد ئەو کاتە من دەزانم ژن چییە. بەڵام کوا ئەو ژنانە کە ڕۆحیان لە ناو ژنیەتیانە دەدەوشێتەوە تا من بیبینم بڵێم ژن ئەمەیە. یعنی من تێڕامانم لە ژن ئێستا لە ڕاستیە ئەوەندەی بەرهەمی تێڕامانی خۆمە لە ژن لەناو خۆمە بەرهەمی تێڕامانم نییە لە ژن لە دەرەوە. و یەکێک لەو کێشە گەورانەوەیە من دەگەڕێم بە شوێن ژنێکە ژن ببینم ژن نییە وەوەی دەیبینم ژن نییە. بە هەمان شێوەش تەبەنەوە بەنسبەت پیاویشەوە وایە ئەوە پیاویش ڕۆحی غایبە و هەتا فعلەن ڕۆحی پیاو لە ناو پیاویەتی ئەوە ئاشکرا نەبێ تۆ پیاویشت نییە تۆ دەگەڕی پیاوێکیشت دەست ناکەوێ وە کێشەگارەوە نییە ژنێکت دەست ناکەوێت کێشەکە دەوەیە کە پیاوێکیشت دەست ناکەوێت و فعلەن تا تۆ لەبارەی پیاوە بزانی. لەبەرەوە من هەست دەکەم چ پیا و چ ژن بەهۆی ئەو ژیانە تەقلیدی و نەریتی و توزانم دەرچوونی ئینسان لە عالەمەکەی خۆی لە ژیانی خۆی لە ڕۆحی خۆی وای کردووە ئێمە فعلەن ژنمان هەر ئینسانمان لێ بزر بێ نەک ژن و پیا و هەست دەکەم کەی ژن ڕۆحی لە ناو ژنێتیا درۆشایەوە ئەو کاتە من تێدەگەم لەوەی کە ئەوەی من لە ناو خۆمان لەبارەی ژنەوە پێگەیشتوم ئەمەیە یا ئەو نییە. واتە ئەمە نەبێ من بڵم من ئێستا وەکو وتم لەبارەی ژنەوە من ئەوەی کە دەیڵێم لە ڕاستی ئەوەندەی ئەزمونە لەگەڵ ئەو ژنەی کە لە ناو خۆما هەیە ئەزمون نییە لەگەڵ ژنێک کە لە دەرەوە هەیە و من لە ناو ئەو فەراغە ئەو بۆشاییە کە لە ناو بوونی منە هەیە وەک پیاو و لە ناو وجودمە کێشەیەکی وجودی منە من لە ڕێگەی ئەم بۆشایە لە ڕێگەی ئەمەی کە هەیە و لە واقع ئانیە من بیلە ژنەکەم